مەولانا جەلالەددینی ڕۆمی لە کتێبی مەسنەویدا چیرۆکێکمان بۆ دەگێڕێتەوە. مەولانا دەڵێت پیاوێکی بیابان نشین کە تەواوی ژیانی لە بیاباندا بەسەر بردبوو دەست دەکات بە گەشت و دەگاتە ناو دەشت و دەرێکی بە پیت و بەراو کە پڕە لە سەوزای و کوشت و کاڵ، لەوێ کە خەریکی گەڕان دەبێت کە لەرمێک دەدۆزێتەوە. هەرچۆن سەیری دەکات نازانێت چییە، چونکە پێشتر نەیبینیوە. سیر دەکات و دەستی لێ دەدا و گەڵایەکی لێ دەکاتەوە. سیر دەکات لە ژێر ئەویشەوە گەڵایەکی تریژەیە، ئیتر مێشکی بۆ ئاچێت کە ئەمە گەنجینەیە و لەناو ئەو بەرگانەیە حەشار دراوە. بۆیە بەدەم هەنگاوەکانیەوە دەست دەکات بە لێکردنەوەی گەڵاکان تا ئەو کاتەی کە لەرمەکە گەڵای پێوە نامێنێت و تەواوە بێت. ئەو کاتە تێگات کە خودی گەنجینەکە گەڵاکان بوون، نەک ئەو شتەی کە ئەو پێیوا بوو کە لە ناو گەڵاکاندا حەشار درابوو. مەولانا جەلالەددینی ڕۆمی لەم چیرۆکە دەیەوێت پێمان بڵێ ئێمە نەشارەزاین بەم ژیانە و خەڵکی ئێرە نین، بۆیە نازانین چۆن مامەڵە لەگەڵ کەلەرمی ژیانماندا بکەین و هەمیشە لە هەڵپەی لێکردنەوەی گەڵاکانی تەمەنمانداین تاکو بگەینە ئەو گەنجینەیەی کە دەبێتە کۆتاییمان. کێشەکە ئەوەیە تا ئەو کاتەی نەگەینە کۆتایی و پیری بەرۆکمان پێ نەگرێت تێناگەین و ئاور لەو هەموو گەڵا سەوزانە نادەینەوە کە بۆ گەیشتن بە هیچ خەریکین لە دەستیانەرێت. ئەم ژیانە کورتە و بەشی ئەو هەموو وەرینە ناکات. چاوەڕێیت سبەینێ بەچی بگەیت لە ئەمڕۆیا بژی، ئەوەی چاوەڕێیت سبەینێ پێی بگەیت لە ئەمڕۆیا و هەر ئێستا ئەنجامی بدە، چونکە سبەی لەوانەیە کۆتا گەڵاکەی کە لەرمی ژیانت بێت.